ڕوون بێت ئەمە شانچیمان هەیە ئەمەشان یاسای دیماندمان هەیە بەڕێزان the quantity demand ئەوەی کە گرنگە وەک لە محازاکانیش ئاماژەمان پێکرد where the price of the product falls کاتێککە نرخی بەرهەمەکان دابەدێت the quantity demand will increase بڕی خواز زیاکات وەک ڕوومان کردەوە and when the price of a product rise the quantity demand will decrease کاتێککە نرخی بەرهەمەکان بەرزە بێتەوە بڕی خواز بە هەمان شێوە دابەزێت the change in the quantity demand of good or service that result from a change in the price لێرە پێمانەوە گۆڕانکاری لە بڕیخواز بۆ کاڵا و خزمەت گوزارەکان ئەنجامی گۆڕانکاری لە نرخەکانە کەواتە هەر گۆڕانکاری لە نرخەکانە ڕوودات کەواتە ئۆتۆماتیکی چی ڕوادات گۆڕانکاری لە بازاڕە ڕوئەیە و گۆڕانکاری لە خواز بۆ کاڵا و خزمەت گوزارەکان ڕوئەیە ئەمە بە شێوازێکی گشتی یاساکەیت ئێستا لەسەر چی کوانتیتی سەپلای یاخودی لەسەر سەپلای بەڕێزان بە شێوازێکی گشتی ئەوەی کە پەیوەندی بە سەپلایە هەیە واتە ئەوەی کە پەیوەندی بە خستنەڕۆوەیە خستنەڕوو بریتیە چی خستنەڕوو بریتیە لە بریتیە لەو کاڵا و خزمەت گوزاریانە the amount of a good or service that a firm is willing and able to supply at a given price واتە بڕێک کاڵا و خزمەت گوزاریە کە فیلم کە وەبەرهێنەران توانای خستنەڕوویان هەیە توانای عەرزکردنیان هەیە توانای سەپلاییان هەیە بۆ بازاڕەکان واتە بە شێوازێکی گشتی بەڕێزان ئەگەر بیرتان بێت ئێمە لە دیماندا وتمان دیمان بریتیە لە چی دیمان بریتیە لە ئەو شمەک و خزمەت گوزاریانەی کە پەیوەندی بە چیە کە پەیوەندی بە کەنسیومەوە هەیە کە پەیوەندی بەکاربەرەوە بەڵام سەپلای پەیوەندی بە چیەوە پەیوەندی بە فێرەوە هەیە پەیوەندی بە وەبەرهێنەرانەوە پەیوەندی بە کەمپەنیسەوە هەیە پەیوەندی بە کۆمپانیەکان و فیرمەکانەوە هەیە بە شێوازی گشتی وەبەرهێنەرانەوە کەواتە supply schedule a table showing the relationship between the price of a product and the quantity of the product supplied ئەمەش داماشەوە خشتەیەکە تیبڵێکە پیشانەیات showing the relationship پیشانەیات پەیوەندی لە نرخی بەرهەمەکان and the quantity of the product supplied کەواتە خشتەیەکە پەیوەندی نێوان نرخی بەرهەمەکان لەگەڵ بڕی خواز بۆ بەرهەمەکان یاخود خستنەڕووی بەرهەمەکان پیشانەیات ئەمە دواتر بە شێوازێکی عەمەلی ڕوونەکەینەوە لەسەر وێنە و supply curve واتە چی a curve that shows a relationship between the price of a product and the quantity of the product supplied ئەمەش بە شێوەیەکی گشتی چەماوەیەکە یاخود منحەنایەکە پیشانەیات پەیوەندی لە نێوان نرخی بەرهەمەکان لەگەڵ بڕی خواز بۆ خستنەڕووی بەرهەمەکان پیشانەیات ئەمەش بەمان شێوە خواست خستنەڕووی بەرهەمەکانە لە بازاڕەکان بەڕێزان ئەوەی کە گرنگە لێرەیە تەماشا بکەن بەڕێزان وەک وتمان لێرە ئەمە چیە ئەمە سەپلای سکێجوڵە ئەن سەپلای کۆرفە واتە بە شێوازی گشتی ئێمە عامودێکمان هەیە ئەم عامودەمان بریتیە لە عامودی نرخەکان واتە ئەم عامودە بریتیە لە عامودی پرایس و ئەم عامودەشیان بریتیە لە چی ئەم عامودەشیان بریتیە لە عامودی کوانتیتی واتە بە شێوازێکی گشتی وەکو دیمان سکێجوڵ دوو عامودمانەیە هیچ جیاوازیەکی نییە بەڵام ئەوەی کە لێرەگۆڕێ منحەناکانە بەڕێزان کێرف سەپلای کێرفە یاخود سەپلای دیمان کێرفەکانە کە لێرە گۆڕانکاری بەسەرایەت بە هەمان شێوە نرخ $175 بێت تەماشاکەی بۆ بەدەزێنانی وحدەیەکی ئینتاجی لێرە ئەتوانێت فرۆشیار لەو لاوتمان کڕیار ئەتوانێت چەند وحدە بەدەستبێنێ گریمانوتمان ئەتوانێت 5 بۆ 7 بۆ 4 وحدە بەدەستبێنێ بەڵام لێرە فرۆشیار هەوڵەیات 2 وحدەی ئینتاجی بکاتە بازاڕەوە هەوڵەیات 2 وحدە بفرۆشێت تەماشا گۆڕانکاری نرخەکان کەن بەڕێزان ئەگەر بێتۆ نرخەکان لە بازاڕە لە $175 دابەزێت بۆ $150 کەواتە چی ڕۆیە بەڕێزان گۆڕانکاری ڕۆیەت لە وحدە ئینتاجیە لە ئاوتپوتە یاخود لە کوانتیتیە تەماشا بکەن لە دەوە کەمە بێتەوە بۆ 9.5 تەماشا بکەن بەڕێزان لێرە ئەگەر نرخ بەردەوام لێ دابەزین لە $150 بۆ $125 بە هەمان شێوە چی ڕۆیەت بە هەمان شێوە خستنەڕۆش کەوە بێتەوە کەواتە فرۆشیار بە شێوازێکی گشتی خستنەڕۆی کاڵا و خزمەت گوزارەکان لە بازاڕەکە مەکاتەوە لە 9.5 لە 9.5 بۆ 9
تەماشا بکە بەڕێزان نرخ بەردەوامە لەسەر دابەزین لەسەر $75 گرێمان بۆ $75 تەماشا بکە لە خستنەڕووی 10 وحدە ئینتاجیەوە بۆ 8 وحدە یاخود بۆ 8 بەرهەم لەلایەن چێوە لەلایەن فۆرس لەلایەن فرۆشیارەکانەوە یاخود لەلایەن وەبەرهێنەرەکانەوە تەماشا بکە بەڕێزان بۆرە چیمان پێڵێت گۆڕانکاری لە نرخەکانە ئەبێتە هۆی گۆڕانکاری لە عەرزکردنی کاڵا و خزمەتگوزاریەکانە کەواتە بە شێوازێکی گشتی هەر گۆڕانێک لە بڕ لە نرخەکانە ئەبێتە هۆی گۆڕانکاری لە خستنەڕووی بەرهەم لەلایەن فرۆشیارەکانەوە و بە پێچەوانەشەوە وەرگرەوە ئەگەر بێت و $75 بێتەوە بێ بۆ $100 تەماشا بکە چی بەزە بێتەوە لێوە بڕی خستنەڕووی کاڵا و خزمەتگوزاریەکان زیە ئەکات تەماشا بکەن بەڕێزان لێرە بە پێم تیشکی کە ئاماژەی پێکرێت بڕی کاڵا و خزمەتگوزاریەکان لە 8 بۆ 8.5 زیە ئەکات تەماشا بکە ئەگەن بە چی وەختێک لێرە ئەگەن بۆ وەختێکە علاقەیەکی ڕاستەوانە یاخود پەیوەندیەکی ڕاستەوانە لە نێوان نرخ و لە نێوان بڕی خستنەڕووی کە فرۆشیارەکانەوە هەیە کەواتە بە بەرزکردنەوەی نرخەکان ئەبێتە هۆی زیادکردنی فرۆشتن یاخود هۆی زیادکردنی عەرز لەلایەن فرۆشیارەکانەوە بەڕێزان با بە نمونەیەک ئەمە ڕوون بکەیتەوە تۆ تەماشا بکە بەڕێزان کاتێک کە نرخی بازاڕە بەرز دەبێتەوە فرۆشیار بە شێوازێکی گشتی حەزەکە کاڵا و خزمەتگوزاری زیاتر بفرۆشێت واتە لەم بارودۆخەیە کە ئێستا عێراق و هەرێمی کوردستانی تێکەوتووە بە شێوازێکی گشتی نرخی کاڵا و خزمەتگوزاریەکان لە بازاڕە وردە بەرەو زیابوون ئەڕوات کەواتە بە شێوازێکی گشتی فرۆشیارەکانیش حەزەکەن کاڵای زیاتر عەرزکە لە بازاڕە بۆ لەبەرەوەی داهاتێکی زیاتریان دەسەکەوێت ڕاستە مەسەڵەن ئێستا نرخی کاڵا و خزمەتگوزاریەکان بۆ بەرهێنەران بە شێوازێکی گشتی ئەوەی کە کاڵاکان هێنێ بەدۆرانە بەڵام بە نسبەت و بەرهێنەرانەوە کە خۆیان خاوەنی کاڵاکان حەزەکان چی بکەن حەزەکان کاڵاکان زیاتر بفرۆشن بۆ لەبەرەوەی ئێستا نرخ بە شێوازی گشتی بەرزان بووە بۆ لەبەرەوەی ئێستا بە شێوازی گشتی پایی زیاتر دەستی فرۆشیارانە و بەرهێنەرانەکەوێت بەڕێزان بە هەمان شێوەش ئەمەش ئەمەش ئەو وێنەیە کە دانراوە بە شێوەی وێنەی ئەتوانن سوودی لێ وەرگرن یاسای سەپڵای چیمان پێڵێت the law of the supply holding everything else constant increase in the price of a product causes increase the quantity supply کەواتە لێرە چیمان پێڵێ زیادبوون نرخی بەرهەمەکان increase in the price of a product زیادبوون نرخی بەرهەمەکان causes دەبێتە هۆی increase in the quantity supply ئەبێتە هۆی زیادبوونی بڕی خستنەڕوو بەڕێزان ئەمە علاقە عەکسێکە تەماشا بکەن and decrease in the price کەمبوونەوەی نرخەکان دەبێتە هۆی decrease in the quantity supply ئەبێتە هۆی کەمبوونەوەی بڕی خستنەڕوو کەواتە ئەمە علاقە ڕاستەوانەکە یاخود پەیوەندی ڕاستەوانەکە لە نێوان نرخ و هەمان بە شێوە لە نێوان بڕی خستنەڕووا پێناپشانێت و لە هەمان کاتشە an increase in the price of a substitute and production decrease the supply of inshallah good while decrease in the price substitution in product بەرەزان بە شێوازی گشتی ئەمەشیان کاریگەریەکانمان پێڵێت کاریگەری ئەو کارەکانەی کە ئەبێتە هۆی گۆڕانکاری و زیادبوون و لەگەڵ دیکریز لەگەڵ کەمبوون بۆ کاڵا و خزمەتگوزاریەکان بە شێوازی گشتی ئەگەر بێت و ئەو گۆڕانکاریە و نرخەکانیان دروست ببێت کەواتە بە شێوەیەکی گشتی چی ڕوات کەمبوونەوەی خستنەڕوو لە بازاڕە ڕوئات و بە هەمان شێوە کەمبوونەوەی یاخود کەمبوونەوەی ئینتاج لەلایەن فرۆشیاران یاخود لەلایەن هێنەران ڕوئات بەڕێزان ئەمە زیاتر بەوە ڕوو نەکەینەوە ئەگەر تۆ تەماشا بکەی ئێستا هەرێمی کوردستان گریمان بە شێوازی گشتی بەهای دراوەکە یاخود نرخ بە شێوازی گشتی یێتە خوارەوە تەماشاکەی ئەگەر بێت و نرخەکان بە شێوازی ئۆتۆماتیکی خێرا داوەزنە خوارەوە و بەرهێنەران ناڕۆن کاڵا و خزمەتگوزاری ئینتاج بکەن بۆ لەبەرەوەی زەرەکەن بۆ لەبەرەوەی جێڕەڕان هاتوون لەگەڵ ئەم بارودۆخەیە ئەگەر ئینتاجیش بکەن
بە شێوازی کەم ئینتاجەکان بۆ ئینتاجی کاڵا و خزمەت گوزاریەکانەکەن. مەسەڵەن بەڕێزان باشتر ڕاگەشت بۆ ئەم قسەیە ئەوەیە ئەگەر تەماشا کەوانەوە ڕابردووە جوتیارانی هەرێمی کوردستان نرخی کاڵاکانیان داڕۆزی، مەسەڵەن نرخی تەماتە و خەیار داڕۆزی بۆ لەبەر ئەوەی تەماتە و خەیارێکی زۆر لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە هەبوو. بەهۆی ئەو منافەسەیە کە تەماتە و خەیار و پەتاتە و کولەگە و باوەنجانی ئێرانی و تورکی لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە هەیاربووە لەگەڵ تەماتە و خەیاری یاخود باوەنجانی کوردیە، تەماشاکەی فەلاحەکانمان جوتیارەکانمان بەهۆی نەزمەی نرخی بەرهەمی تورکی ئێرانەوە تەماشاکەی بەرهەمەکان خۆی فڕێوەیە، ئامادە نەبوو تەماتە و خەیارەکەی خۆی بفرۆشێت بەو نرخەکەمەی کە لە بازاڕا هەبوو. هەمووتان بینیتان لە ماوەی ڕابردووە چەندین پیکا بە تەماتە، چەندین پیکا بە خەیار، چەندین پیکا بە باینجان بۆ گەڕێ کرد، جوتیار ئامادە نەبوو بۆ نرخەکەمە بیفرۆشێ لە بازاڕە. بۆ لەبەر ئەوەی کە زەرەری بوو، ئەگەر زەرەریشی نەبێ قازانجێکی زۆری دەست ناکەوت. بەڕێزان تەماشای نرخەکان بکە کە چەندە تەئسیری لەسەر بازاڕەیە، تەماشا بکە چەندە تەئسیری لەسەر وەبەرهێنەرانەیە. کەواتە بە شێوازێکی گشتی بەڕێزان من حەزەکەم لێرە ئاماژە بە خاڵێکی زۆر دۆگرم بم. حکوومەتی عێراق و لەگەڵ بانکی ناوەندیە ئەتوانێت ڕێن باشترین بڕیارێکە کە یاوانە دابەزینی بەهای دراوەکەی بەرامبەر بە دۆلاری ئەمریش. لەوە بەشێکتان بپرسن بۆ ئەمە باشە؟ بەڕێزان ئەو وڵاتی ئێوە پڕە لە کاڵا و کەلوپەل و خزمەت گوزاری وڵاتانی دراوسێ، پڕە لە تەماتە و کولەگە و باینجان و کابۆ و پاتری سەیارە و هەموو شتەکانی و کەلوپەلە ئۆتۆمبیلەکان لە هەرێمی کوردستانە. ئێمە چی وەرگرین؟ ئێمە تەنیا سێکتەری کوشت و کاڵ وەرگرین. بەڕێزان تەماشا بکە بەڕێزان ئەو بازرگانانەی کە لە هەرێمی کوردستانەوە بازرگانی ئەکەن، ئەو کاڵانەی کە بە دەستی ئێنەوە بۆ هەرێمی کوردستان لە وڵاتی تورکیا و وڵاتی ئێران بە دۆلاری ئەمریکی کڕن. و ئەگەر تەماشاش بکەیت بەهای دراوی ئێمە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی دابەزیوە، بەڵام لە هەموو حاڵەتێکە بەڕێزان ئەگەر دیقەت بن بەهای دراوی عێراقی لە بەهای دراوی تورکی و لە بەهای دراوی ئێرانی بەرزترە. ئەگەر تەماشا بکەیت $100 بەرامبەر بە 150,000 بەرهەمە بە گریمانەوە بگرە 150,000 دیناری عێراقی، بەڵام $100 ئەمریکی بەرامبەر بە 700 و 750 بۆ 800 لیرەی تورکیە. تەماشا بکە بەڕێزان